من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ئەمڕۆ هاتووین هاوکاری و دەستگیرەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست کۆ بکەینەوە بکەین بە خەرمانبەرێکتان و پێشکەشی هەژاران و نەداران و نەخۆشانی بکەین. دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بەردەوامە لە گەیاندنی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆ لە شاری هەولێر سەردانی کەم ئەندامانمان کردووە، لەوێ ئەمانەوێت هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بکەین بە خەڵات و پێیان ببەخشین. بابزانین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە تا چەند دڵی خاوەن پێداویست تایبەتەکان خۆش دەکات و تا چەند بەشێک لە ئازار و مەینەتی و ناڕەحەتەکانیان کەم دەکاتەوە. بەنای خی گەورە میهرەبان، بەڕاستی جێ دەستخۆشیە کە دەستگای خێرخوازی بەخشین کە بەم کارە هەڵساوە هاوکاریکردنی کەمەندامان، ئەو کەمەندامانی کە پێویستیان بە ئاوەڕ لێدانەوە هەیە، بە تایبەتی لە ڕەمەزانە وەک ئاگادارن جەنابتان کە کەمەندامان هەموو ئیشێکیان پێ ناکرێت. بەڕاستی جێ ئەوەیە کە خێرخوازان ئاوڕێکی جدیان لێ بدنەوە بۆی بتوانن بژێوی ژیانیان ببن بەڕێوە لە ڕێگای ئەم هاوکاریکردنە کە خێرخوازان هاوکاریان دەکەن. بەڕاستی دەستگای خێرخوازی بەخشین هەموو ساڵێک هاوکاری کەمەندامانی کردووە و ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە کە توانیان هاوکاری 100 کەمەندام بکەن، کۆمەڵی ژین و کۆمەڵی نابینایان ئەندامەکانیان هاوکاری بکرێت لە ڕێگای ئەم خێرخوازانەوە. هیوادارین نمونیان زۆر بێ بۆ ئەوەی بژێوی ژیانی کەمەندامان باشتر بکەن. خوا خێرتا بنووسی برام لەبوو ئەوە یارمەتەی ئەندام نابینایەتاندایە زۆر سپاستان دەکەی. بخۆمان معاشمان 120 بوو، تازە بووتە 150,000. 150,000ش بەشی کە ئەندام نابینایان ناکە، هەیە عایلێ هەیە بەش ناکە. مەمنون، زۆر سپاسیان دەکەن. خوا خێریان منش ئینشاءالله خوددا زیاتریان دەداتێ. سار کەمەندام هەیە ئەوە ئەگە حقیقەت ئەوە ئەرکی حکوومەتە، نەک ئەرکی خێرخوازانە هاوکاری کە بە ئەندامانە نابینیان بکەن. وەزعی نابینایان ناخۆشە کاکە 150,000 بەش هیچ ناکەن. بەڕاستی برا ئەگەر 150,000 بەستێکە من سەر کە بچار نابینامەنە، ئەوە نابینانە خزمەتی دەوێ، دکتۆری دەوێ، عملیاتی دەوێ، هەموو معاناتی دەوێ. بەڕاستی بەڵای خوای بەخشندەی میهرەبان، بەراوی یەکێتی نابینانی کە میانی کوردستان و هەروە کۆمەڵژینی کوردستان دەستخۆشی لە پرۆژەی
بەخشین لە تەلەڤیزیۆنی پەیام دەکەین بۆی کە ئەو هاوکاریە و ئەو دابیکردنی ئەو زەکاتە کە لایەن خێرخوازانی بەڕێزی کوردستان دابین کراوە بۆ ئەم پرۆژەیە کە لە ڕێگای وانەوە دەدرێت بە کەم ئەندامان و نابینایان دەستخۆشیان دەکەین سوپاسیان دەکەین هیوادارین خوازی خێران بداتەوە و هەروە ئەو دابینکردنی ئەو زەکاتە ئەو هاوکاریە بەڕاستی هەنگاوێکی گەورەیە بۆ باشکردنی ژیانی کەم ئەندامان بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆز و هیوادارین هەمیشە هەموو جارێک ئەو پرۆژەیە ئەو چالاکیە دووبارە بکرێتەوە بۆ خزمەتکردنی چین و تیژی کەمەندامان و نابینان لەبەرەوەی کەمەندامان نابینان ناتوانن کاسی بکەن ناتوانین ئیش بکەن پێویستە کە هەموو کەسانی کوردستان هەموو کەسێک هەموو خێرخوازە هەموو دام دەستگایەکی توانادار لە بوارەوە هاوکاری ئەو کەمەندامان بکە نابینان بکە بۆ باشکردن و پێشخستنی باوی گوزەرانی ژیانیان و داوا لە خێرخوازان دەکەین داوا لە دام دەستگەکان دەکەین کە هاوکاریکەن ئەو پرۆژێ بکەن بۆ باشترکردن و پێشخستنی ژیانی کەمەندامان و نابینان بۆ ئەوەی کە باشتر چالاکیەکان ئەنجام دەن دەستخۆشی هەموو لایەک دەکەین خوا خێران بنووسی خوا زای خێران بداتەوە. بەناوی خۆم بەناوی کۆمەڵێژین بەناوی ئەندامانی دەستی کارگەڕی بەناوی گشتکەم ئەندامانی کۆمەڵێژین بەناوی ئەو نابینایانە سوپاس و دەستخۆشیم هەیە بۆ دەستگای بەخشین کەوا لای بوتن لێتێکی ساڵانەیە کەوا هەمیشە لە هاوکاری و لە هاوغەمی توێژی کەم ئەنداماندایە بۆ ئەوەی کەوا بەڕاستی یعنی بەتایبەتی لە مانگی ڕەمەزاندا چۆن لە ساڵانی ڕابردوودا بە شێوەیەکی بەردەوام هاوکارمان بووە ژیان و گوزەرانی کەم ئەندامان ئاوڕی لێدایتەوە ئەمڕۆکەش بە هەمان شێوە لە مانگی ڕەمەزاندا هاتووە سەردانی ئێمە کردە سەردانی شتی نابینانی کردە بۆ ئەوەی کە هەم نابینە هەم کەم ئەندامان بتوان لە مانگی ڕەمەزاندا کەمەک بژێوی ژیانی ڕۆژانیان فراهم بکرێتن بۆ ئەوەی کە ئەو ڕۆژانە بە تاحەتەوە بەخواپەرستیەوە بە ئارامی بە ئاسوودەیی بەسەر بن بەڕاستی ئەوەش یعنی من لێرکانە لە ڕێگای ئەو کەناڵە بەڕێزەوە وەکو پەیامێک داوا لە گشت ئەو کەسانە دەکەم خێرخوازان خوا پێداوان بۆ ئەوەی کەوا زیاتر هاوکاری ئەو توێژانە ببن با زیاتر هاوکاری بەرنامە و دەستگای بەخشین ببن بۆ ئەوەی کە ئەوانش بتوانن زیاتر درێژە بەو کار و چالاکیە بدەن. ئێمە وەکو کۆمەڵی ژینی کوردستان سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی بەرنامەی بەخشین دەکەین لە تەلەڤیزیۆنی پەیام کە ساڵانە بەردەوامە هاوکاریمان دەکە بە بوونەی مانگی ڕەمەزانی پیرۆز دەستخۆشیان لێ دەکەین ئیشەئەڵڵا نمونەیان زۆر بێ ئەو ڕۆژ کە لە مانگی ڕەمەزانین ئەو ڕۆ 50 لە نابینایان 50 لە کەم ئەندامانی کۆمەڵی ژین هاوکاری کریان دەستخۆشیان لێ دەکەن زۆر سوپاسیان. ئەو دیارە ئیشەئەڵڵا جێیەکی باش لە بوو ئەو کەسانە دەگریت کە باری بژێویان باش نییە یعنی ئیشەئەڵڵا جێگایەکی باش لەوان دەگریت. ئەمە ڕۆژانە کە مراجع دێ کە سەردانمان دەکە ئەو کەسانێک کە ئێمە دەستنیشان دەکەین ئەوانەی کە باری گوزارانیان زۆر خراپە ئەمە فۆرمەکمانەیە بە پێ ئەو فۆرمەی ناویان دەنووسین کە پێویستیان بە هەر هاوکاریەک هەبی ئەوزا هاوکاری دارایی بی زەکات بی هاوکاری ئازوقە بی عەرەبانە بی عەکازەش بی ئەمە ڕۆژانە کە مراجع دێ ئەمە ناوەکانیان دەنووسین و داوا لەو کەسانە دەکەین یان داوا لەو خێرخوازانە دەکەین کە هاوکاریان بکەن. بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستگای خێرخوازی بەخشین وەکو هەموو ساڵەکانی ڕابردوو کۆمەڵێک پرۆژەی ئامادە کردووە کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا جێبەجێیان بکاتن. دیارە ئێمە بەبوونی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە ئەمڕۆ لە جێبەجێکردنی پرۆژەی کەمەندامانین کە بڕی 10 ملیۆن دینارمان ئامادە کردووە کە بۆ هەر کەمەندامێک و نابینایەک 100,000 دیناری پێ بدەین. دیارە ئەم پرۆژانە بە هاوکاری خێرخوازان ئەنجام دەدێت کە وەکو ساڵەکانی ڕابردوو لە هەموو پرۆژەکانی مانگی ڕەمەزانەکان خێرخوازان هاوکارمان بن و توانیمان پرۆژەکان جێبەجێ بکەین. ومێدەوە ئینشاڵڵا ئەم ساڵی وەکو ساڵەکانی ڕابردوو بتوانین ئەم سی پرۆژەیە کە دەستگای خێرخوازی بەخشین ئامادەی کردووە بۆ هەموو چین و توێژەکان چ لە کەمەندامان بێت چ لە نەخۆشانی تالاسیما بێت چ لە غەسلی گورچیلە بێت چ لە نەخۆشخانەکانی نانەکەلی و هیوا بێتن کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوونە واروها چ ئەوانەی غەسلی گورچیلە بێ واروها زیاتر بە هەزاران خانەوادەمان دانا کە خواردنی
مانجی ڕەمەزانیان کارتۆنی خۆراکیان پێ بدەین ئەمانە دیارە بە هاوکاریەکانی خێرخوازان دەکرێت و بۆیە لێرەوە داوایان لێ دەکەن ئینشاءالله وەکو ساڵەکانی ڕابردوو هیمەت بکەن و بتوان هاوکارمان بن بۆی بتوانین هەموو پرۆژەکانی مانجی ڕەمەزان ئەنجام بدەین. بسم الله الرحمن الرحيم. سرەتا داواکارم لە خوای پەروەردگار بە خێر و خۆشی و یون و بەرەکەتی خۆی مانگی ڕەمەزانی پیرۆز بەسەر ئومەتی ئیسلاما بێنێتەوە بەگشتی و بەسەر وڵاتی کوردەواری و میلەتی کوردی ئێمەدا ئینشاءالله. خۆشەویستان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین وەک پیشەی ساڵانەمان و وەکو پیشەی هەمومانی کە ڕەمەزانمان لە ساڵدا کۆمەڵێک کار و چالاکی و پرۆژەی خێرخوازی ئەنجام دەدەین. ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە کۆمەڵە کار و چالاکی و پرۆژەمان بڕیارداوە لەوانە یارمەتیدانی منداڵانی بێ باوەک وەکەم ئەندامان و نەخۆشی غەسلی گورچیلە و ئەو نەخۆشانێکە تالاسیمایان هەیە و منداڵانی بێ باوەک و هەژار و نەدار و هەموو ئەو چین و توێژانێکەوە شایان و شایستێن ئەوەن کە ئێمە یارمەتیان بین. بە خۆشحاڵی و ئەمڕۆژ لە شاری هەولێر توانیمان پرۆژەیەکی تر جێبەجێ بکەین لە چوارچەوەی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی ئەم ساڵ ئەویش یارمەتیدانی زیاتر لە 100 کەم ئەندام بوو لە دوو ڕێکخراو کە ناوەکانمان وەرگرت بوو. ئەمڕۆ لێرە یارمەتیەکانمان بەسەدا تەوزیعکردن بۆیە لە کۆتاییدا داوای دوعای خێرمان هەیە بۆ خێرۆمەندان و دەوڵەمەندانی وڵاتەکەمان لە دەرەوە لە ناوەوەی وڵات کە هەمیشە و دایم دەستگیرۆیی و دەستباری ئەم بەرنامەی ئێمە بوون و توانیویانە بە ماڵ و سامان و سەرۆتەکانی خۆیان دڵی هەژار و نەدار و نەخۆش و فەقیرەکان خۆش بکەن و لە قیامەتیشا ئینشاءالله لەسەر تای تەرازوی حەسەناتیان خوای پەروەردگار بۆیان بنووسێ. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 961 0 750 25 55. زۆر جار ئەو هەموو ناز و نیعمەتەی کە خوای پەروەردگار پێی بەخشیوین پێی نازانین، بەڵام کاتێک چەند ڕۆژێک نەخۆش دەکەویت یاخود بەهۆی کارە ساتێکەوە یەکێک لە ئەندامەکانی جەستەت لە دەست دەدەیت. ئەوسا بیرەکەیتەوە چەندین ساڵە خوای پەروەردگار لە شولارێک و تەندروستێکی باشی پێبەخشی بووی، بەڵام کە کەوتی سەر جێگا و کەم ئەندام بووی ئەوسا ئەزانی چەندێک لە ناز و نیعمەتەکانت لە دەست داوە. بۆیە کاتێک لەش ساقە هەمیشە سوپاسی خوای گەورە بکە و چاوت لەو کەسانە بێکەوە تووشی ڕووداوی هاتوچۆ و کارەساتی دڵتەزێن بوون. بۆ ئێمڕۆ لە شاری هەولێر وەک بینیتان 100 خاوەن پێداویستی تایبەتمان بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دڵخۆش کرد. بۆیە هەمیشە بیر لەوە بکەنەوە لەشتان ساغە، بەڵام ئەتوانن بە هاوکاریەکانتان دڵی ئەو کەسانە خۆش بکەن کە خاوەن پێداویستی تایبەت و هەژار و نەدارن لە هەرێمی کوردستان، لەبەرەوەی ئەوانە وەکو ئێمە ناتوانن کار و کەسابەتێ بکەن، تەنیا ئەو تۆزە موچیان هەیە کە ڕەنگە بۆ چەند ڕۆژێک بڕنەکات و کۆتایی پێبێت. بۆی ئێمە لە بەخشینەوە هەمیشە بە پاڵپشتی و هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستەوە دڵی خەڵکانێکی هەژار و خاوەن پێداویست تایبەت خۆش دەکەین. بۆی پێتان ئەڵێین ببەخشن تا بەخشین بەردەوام بێت.